خۆڕەسان بە سازکردنی ئەم مەراسیمە لە مەراسیمەکەدا پێشانگایەکی فۆتۆگرافیە کە لەلایەن ڕخراوی کوردستانەوە خۆبەخشانە ئەم پێشانگایان کردوێتەوە کە لەسەر ئەندامانی گروپی مۆزیکی لۆڕا. هەروەها سیدەیەکی مۆزیکیە کە ئەم سیدە مۆزیکیە پێکاتوە لە 6 تراکی مۆزیکە کارەکانی سەرجەمیان بۆ ئامێرە ڕۆژهەڵاتیەکان و ئۆرکێسترایە کە بە شێوەیەک کۆنشێرتۆ بڵاوە بێتەوە. ئێمە ئەمانویست و ئەمانەوێت لێرەوە ئەو پەیامە بگەێنین کە سەنتەری هاوبەشی لۆڕ ماڵی هەموو کوردێکە و لۆڕ پشکی شێری لەم سەنتەرە بەرەکەوێت بۆ ئەوەی بایەخ بە کولتوریان، ئەدەبیان، هونەریان، فەرهەنگیان، دابوونەریت، فۆلکلۆر، زمان، ناوچە، جوگرافیا، مێژوو ئەوانەی بدەین. تندێ داکرد کو ئەم چالاکیەکێ بکەین بۆ vê bîreveriya henê de ev bîreveriya henê bi welatî neçît çunku heftê û ek saliye li ser damezrandina yekem komara Kurdî li cîhanê û digel Enfala û digel Helepçe digel ew derdeseriye serê milletê Kurd hatîn digel serhildanê digel koça milyonî heta geştiye Evrûkew û dijminên milletê Kurd pirêkên diyên cida cida hatîn dijatiya milletê Kurdîn heta digehiye şerê terorîstên Daeş ev e hemî me vê parça nûmayişê da me viya bû vê xelkê xwe pêşkêşkên rojeka wisa pîroz da. هەستێکی گەلێکی خۆشە ئەس وەکو ئەکتەرێک هەکە ئەس بینم ئەس شتێک قەدیم ئەس نیکەمە بە سەردە پێشانێ ئەس هەستێکی گەلێکی خۆشە. تاب ئەنگەلە گرنگە چەنگو ئەف جلێنوکەرا بت نەزان کابەری چێ بووە مە گرە شانوگەری مەساخ کرە بە مەگۆدا جلێ بەرێ و هەریکە ئێنوکەژی بزان کاچی هەیە چێ بووە. بازاری قەیسەری دروست کراوە 165 ساڵە لە هینی عوسمانلیەوە ماوە لە هەشتاکان بەبانەوە 1970 تعمیر کرا 85 بەش کرا دوو فەرعی ئێمە بەش کرا بۆ ئاڵتونشەکان فەرعێکی بووە بۆ لە قومفرۆشەکان بۆ چەرزات فرۆشەکان هەنێکی بۆ کەمالیات ئیتر ئەم فەرع و فەرعەکەی دیکە بەش کرا بۆ زرنگەرەکان ئەمانە ئەم دوکانانە لە تەقی سەیتەرە نەوعیە وەزارە تەقیتەوە نابێ بیگۆڕینەوە کە بچنە دوکانێتر گەرە ناوەکەی عنوانەکەی بۆڕین لە بەغاوە ئەمانە تەخسیس کراوە کەس ناوێت زیادە بکاتە سەرمان لەسەرەوە ئەم دوکانان لە بەغاو بەناومانە لە حکوومەتی عێراقەوە. ئەم بازارە مێژوەکەی تقریبا نەگەرێتەوە بۆ 160 ساڵ 65 ساڵ بەلێ ئێستا بازارێکی دێرینە و قەزەی ئاڵتونچیش تقریبا لە ساڵی هەشتاکانەوە ئاڵتونچی تێیە و هەموو کەسێکی تێیە چی کورد بێت چی عەرەب بێت چی تورکمان بێ و هەمووشی بەیەکەوە لێرە ئەژی و هیچ کێشە و هیچ مەشاکلێکیان نییە و